خراپی ڕەوشی کارەبا و خزمەتگوزاری و دانانی بازگەیەک لە نێوان خورمات و ناوچەی داوێ خەڵکی سنوورەکەی هێنایە سەر شەقام بۆ دەربڕینی ناڕەزایی. لە گزنانە لە کۆی 6 ماڵ 20 ماڵی ما 25 ماڵی 24 ماڵی ما 30 ماڵی لە ماوە باریگر ئەگەر حکومت هاوڕێ لە ئێمە نەهاتەوە و عیلاج ئەم بشکە ساڵی و ئەم ئاوی بێکارەوایانەکە وەتاکید سنوورەکە چۆڵێ کارەبامانەیە هیچ هەڵناسێنێ فەرق جیاوازیەکەن لەگەڵ منطقەی گەرمیان بڕۆ هەڵەبجا بڕۆ من چوومەتە بادینان چوومەتە دۆک چوومەتە ئامێدی چوومەتە ئانیشتی چوومەتە سۆلاف هەموو کارەبایان چۆن بڵێ وایە بەس کارەبای ناوچەیەمە خەڵکێک مزەحین ئەوەنەی هەڵەبجە کیمیایی لێدرا ئێمە ئەنفال و شەیدمانەیە ئەوەنەی منطقەی بادینان وا جەنازەکانیان هاتێتەوە زیاتر لەوانمانەیە هێشتا نیمەی ڕووفاتەکان هەنا هاتێتەوە. بەڕێوەبەری ناحینە و جوول بەدەم خەڵکی ناڕازایی ناوچەکەوە هات داخوازی خەڵکی سنوورەکەش بەڕەوە دەزانێت. سەردانی ئیدارەی گەرمیان و هەموو شوێنەکانمان کردووە بارودۆخی گوزەرانی خەڵکی ئێرە خراپە بە تایبەت لە ڕووی کارەباوە زۆر خراپین. ساڵی پار کارەباکەمان کراوە 24 کاتژمێر بەڵام لەبەرەوەی خەتێکی یازدەیە زۆر لاوازە ڤۆڵتەی زۆر کەمە ناتوانێت واترپەمپی موبەریدەیەک بۆ کارەبای ئێرە پرۆژەیەک ئامادە کراوە لە بڕێوەبەتی کارەبای گەرمیانە و بۆ وزارەتی کارەبا کە بڕەکەی ملیارێک و 600 میلیۆنە بتوانین خەتی سیوسێ بێنی ئێرە چارەسەری کارەباکە بکە ئەوەشە بە جێبەجێکردنی نزیکەی 8 مانگی ئەوێ ئەمە 7 ماڵمان ڕۆشتووە. ئەم هاوڵاتی گوندی زنانە دەڵێت ئەگەر حکوومەت بەدەنگمانەوە نێت تەواوی خەڵکی سنوورەکە ناوچەکە چۆڵ دەکات. ئەگەر بێتەوە وا بڕات چارمان ناچارە بۆ ئەوی بارکردن ئەگە کێشەی کارەبا و ئەومان بۆ چارەسەر بکرێت داها باشتر ئەگە چارەسەر نەکرێت کۆتایی وەزاکەتیە ئێمە وەکو خەڵکێکی دەرەجە 5 هیچ حسابێکمان بۆ نەکراوە بڕۆ منتیقەی بادینانە منتیقەی وڵات شوێنەکانی تری کورسانە بڕۆسەر ئەو شوێنێ لەکەم بزان چیان بۆ کراوە تەسحیماندا ئەنفالکردن شەید 2 ساڵی بێبارانی و قاتی لەلایەکەوە پەراوێزخستنی حکوومەتیش لەلایەکی دیکەوە هۆکاری کۆچکردنی دانیشتوانی گوندەکانی ناوچەی داوێن بۆ شەر ئەمەش هەڕەشەیە بۆ سەرکەرتی کشت و کاڵ و سامانی ئاژەڵی ناوچەکە کە بەرەو نەمان بچێت. کاروان حەبیب، کورتسات نیوز، ناوچەی داوێ.